بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو ڤیدیۆ تایبەت بە پایتەخت میدیا ئەلحەمدوللا دوای نزیکەی 2 ڕۆژ گەیشتن بە شاری مەدینەی پیرۆز و بە دیداری پێغەمبەرمان سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم ئێستا لە کێوی ئوحدم و لە هەمان کاتدا بە پشتیوانی خوای گەورە و بە فەزلی خوای گەورە کوردستان و مسلمانان و لە هەمان کاتدا عزیزان و خۆشەویستانم لە دوعایەکانم بێبەش نەکردیا ئینشاڵڵا خوای گەورە لێم قبوڵ دەکاتن و لە هەمان کاتدا لەبیرم نەچی قوتابیان و خوێندکاران کە ئێستا کاتی تاقیکردنەوەکانی پۆلی 12 و پۆلی 9 و تەواوی قۆناغەکان کێک واتە لە وەرزی تاقیکردنەوەکانین بە فەزلی خوای گەورە ئەوانیشم لە دوعایەکانم بێبەش نەکردی و لە هەمان کاتدا ئەو خوشکە بەڕێزەی ئەو مامۆستایە بەڕێزەی کە تاوەکو ئێستا تەرمەکەی نادیارە لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە لە دوعای خۆم بێبەش نەکردیا و بەردەوام دەبیم ئینشاڵڵا بەردەوام دەبم لە دوعاکردن لە بۆ مسلمانان کوردستانیان و لەبیر نەکەن ئەوش هەمیشە دوعای خێرم لەوە بکەن لەبەرەوەی هەمومان وەکو بەندەی خوای گەورە وەکو بەندەی مسلمان پێویستمان ڕۆژانە بە نزا و بە دوعای خێرە کە ئەو وا دەکا خوای گەورە تا لەو ژیانە بیم بمان پارێزی